من كلام شلون عبد الله صالحة شم كردوا لو ناني تصعد بين الصحابة ترى ديك زحمة ببلام داي سباز بخواي راحتم لي شكم زور بيخوشا تنانت كروجك جنين سرم بويدش ئامانسمان ئەو ئیشکردنە قەیرانە و دەمانەیە بژێوی ژیانی ماڵ منداڵمان پێبەڕەکەین و دە 12 خانمینی شێ دەکەین و ئامانسمان ئەوەیە زۆر زەحمەتە زۆرە موچە دوا دەکەوێ خەڵک کرێتی خەڵک پارەی نییە بەڵام کە ئەها بۆ خۆیان بێت ئیشەچ بکەن مەرجێ نانکردن بێ ئەوە هەموو ئیشە بۆ ژنان دابیداوە هیوادارم ڕێگان لێ نەگرن ئێستاکان زۆر لە ماڵەکان کەسیان لێ ژنان ئافرەتان کچان خانمان ئیش بکەن لە ماڵەوە ڕێگان پێ نادرێت لەلایەن باوکیان برایان هاوسەریان پێم خۆشە هەموو کەس ئیشێ بکا و ئازاد بێ و بۆی قەیرانەکە جوانە بێ بژێوی ژیانی ماڵێک بەسەر بێت پەیامم بۆ ژنان بۆ خانمان بۆ هەموو خزم و دۆستان ئیش بکەن بۆ برا بەڕێزەکانم بۆ باوکان بۆ برایان ڕێگان کردن ئیشکردن عیب نییە ئێمەش هاوشێوێ پیاوە دەتوانین ئیش بکەین زۆر خۆشحاڵین هەندە گۆشە گیری ژوورێ نەبین هەندە فکر نەکەینەوە قەیرانە پارە نییە بەڵام کە ئیشت کرد زۆر خەمی پارە و شتت نابێت